من ناوم داوود فؤاد کەریمە دەرچووی ساڵی 2019 زانکۆی ئەمریکی عێراق سلێمانیم لە بەشی IT تەکنۆلۆژیای زانیاریەکان خۆ ئینفۆرمێشن تەکنۆلۆژی لە پاشەوەی کەوا لە زانکۆی ئەمریکی دەرچووم تەواو کرد کۆمپانیایەکم بە ناوی PlusDH لەگەڵ هاوڕێکی خۆمان دامەزران کە کار ئەکات لە بواری تەکنۆلۆژیای زانیاری و ڕاوێژکاری بە بازاڕکردن یاخود مارکێتینگدا. کۆمپانیای PlusDH لە ئێستادا لە وڵاتی عێراق و لە وڵاتی بەریتانیا ئۆفیسی هەیە و لە سەرتاسەری جیهانە خزمەتی چەندان کۆمپانیای تر ئەکات لە بوارەکانی مارکێتینگ و تەکنۆلۆژیای زانیاری. هاوتا بە پیشەکەشم وەکو هاودامەزرێنەری کۆمپانیای PlusDH لە ئێستادا پێشکەشکار و ئامادەکاری پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیم لە دەستگای میدیایی کورسات بە ناوی The Tech Show کە هەوڵ ئەدەم لەڕێی ئەو پرۆگرامەوە بە تەواوی و زۆر بە گرنگی باسی بایەخی تەکنۆلۆژیا بکەم بۆ تەواوی کۆمەڵگا بە زمانێکی زۆر ساکار و ئاسان. ئەو ئەزمونەی کە من لە زانکۆی ئەمریکی هەم بوو ئەزمونێکی تەواو جیاواز و نوێ بوو بۆ خۆم لەبەر ئەوەی کەوا من لە بەشی ناوخۆیی ئەمامەوە ئەژیام و لە کاتی خوێنم لە زانکۆی ئەمریکیدا بەریەکەوتنی زۆرم هەبوو لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە خەڵکانی جیاواز لەبەر ئەوەی زانکۆی ئەمریکی ژینگەکەی ژینگەیەکی هەتاوەکو بڵێ هەمەڕەنگ و هەمەچەشن و جیاوازە کە ئەوەش بۆ هۆی ئەوەی کەوا بتوانم خەڵکانێکی زۆر بناسم کە سوود لەو پەیوەندیە ببینم بۆ گەشەدان بە بواری پیشەی و بواری کاری خۆم و بۆ زیاتر تێگەیشتن لە چینە جیاوازەکانی کۆمەڵگای خۆمان. ئەوەی کە زۆر تایبەت بوو لە زانکۆی ئەمریکی من سوودێکی زۆرم لێ بینی ئەوە بوو کەوا زۆر بە چڕی زمانی ئینگلیزیم خوێند کە ئەمە شوای کرد تێگەیشتێکی فراوان و جیهانگیرانە یاخود گلۆبالیزیشنم پێ ببەخشێت لەوەی کەوا تێگەیشتنم بۆ تەواوی جیهان تێگەیشتێکی فراوان و بیگ پیکچەر واتە وێنەیەکی گەورەی هەبێت. ئەمە ژوای کردکەوە زیاتر بتوانم دەرفەت لە ژیانی خۆمدا ببینم دەرفەتی گەورەتر لە کۆمەڵگا لۆکاڵی و کۆمەڵگا ناوخۆییەکەی خۆمان.